بەغدا و هەولێر لەسەر پێناسەی گومرجی تعریفەی گومرجی ڕێککەوتنێک ئیمزا دەکەن. ئەم ڕێککەوتنەی نێوان هەولێر و بەغدا بۆ یەخستنەوەی باجەکان و تەواوی ئەو پارانەی کە لە خاڵەکانی گومرگی لە سنوورەکان وەردەگیرێن بە چ شێوەیەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بازرگانانی نێو هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ بازارەکانی ناوەڕاست و باشوور و عێراق چ قازانج و چ زەرەرێکیان لەو ڕێککەوتنەدا هەیە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون سەر ئەم ڕووداوە دەکەن. تعریفەی گومرگێ وای کرد مرفدا بە زیان بەرز بێتەوە. ئەو تعریفەی گومرگە بەس لە مەسلحەتی بەغدایە بوو. بەغدا چونکە تعریفی گومرجی وان نیوەی تعریفی گومرجی ئێمەیە. ئەو هەتا شیشی ئێرانی هەبیتن زیاتر سەرف دەکەت لە شیشەکانی ناوخۆ چونکە گومرگەکەی کەمترە. ئیمە تعریفی شیشی ما کە زیاد بووە نایەتن داخل نابی. لە کوردستان شیشی ئێرانی زۆر بە زەحمەت داخل دەبیتن. ناوخۆ زیاتر شیشی ئێرانی دەبەستی. احتیمال دەکاتن بەس لە بۆ مەشاڕیحەکان چونکە شیشی ما کوالیتەکەی زۆر باشترە. لەگەڵ ئەوەی کوالیتی ئێران خراپترە بەڵام هەر شیشی ئێرانی بێت زۆر زیاد چونکە فەرقەکەمان زۆرە. فەرقەکەی بینیان لەوانەیە ئێستا لە بەغدایە فەرقەکەی بینیان $35 $40. کەواتە تعریفەی گومرگەکە لە قازانجی بەغدا بوو لە قازانجی بەغدا بوو 100%. ئەو دارەی کە پێشتر لە دەرەوە داهات پاشەوەی گومرگ ڕێکخرایەوە لە نێوان هەولێر و بەغدا بۆ ئێوە زەرەر بوویان قازانج؟ وڵا بۆ ئێمە زەرەر بوو. گومرگ بە شێوەشی گشتی پێشتر مەبلەغەشی دیاری کراوە مەسەڵەن لە 400,000 بوو ئێستا کە وەزنمان لە بواتەوە کەواتە گومرگ 16 وەرەقە دەدرا دوایە کە ڕێکخراوە و لەگەر بەغدا ئیتفاقرا ئێستا کە خوارنەوە کردیا بوویتە 12 وەرەقە هەمووی تقریبان چا وەرەقەیان شکاندی ئەوە ئەراسات یعنی پێشتر 400,000 تاندا ئێستا $1200. بەڵێ بەڵێ ئێستا 16 وەرەقە بوو ئێستا کە ئەراسات ڕێشیان خستەوە تۆزەکەمیان هەر لە زەرەرتان هەر زەرەرە بازار زۆر گران پێوە دیارە بۆ شێوازە. باشە پێشتر دار لە کوردستانەوە دەچوو بۆ بەغدا و شوێنانەوە ئێستاش بەردەوامە ئێستا زۆر کەم فەرقێسە گومرگەوە چێکی لە یادیا کەرێک ڕاستە خۆ دەچی لە دەرەوە دێنێت بۆشی ئێمە یانی دەچێتە بەسرا دەچێتە بەغدا دەچێتە ماشۆ دەچی پێشتر ئەلێرە ڕا دەڕۆی لە بۆ بەغدا قورساتیەکەی هەولێر کەم بۆتەوە لە بازار زۆر فەرقێکی دێ. ئەو بەرهەمانەی کە دێن چۆن دێتە کوردستان لە چ ڕێگایەکەوە؟ بەسرا یعنی ئێستا ئێران لە ئێران گومرگەکەش زیادی کردووە زیادی کردی بە حساب زیادیش کردیە زۆر زیادی کردی عنی بە تەوقعی ئەو بازارەش زۆرە کەوای زەرمەندی یەکەم ئێوەی کاسبکار کە لە بواری کارەبا کار دەکەن ئەو جێتر هاوڵاتیە هاوڵاتەکە هاوڵاتەکە زەرەکە بە هاوڵاتەکە دەگەێت ئەمەش دەبی زیادی کەین ماوادەکەمەش سعرەکەی شتەکەی زیاد دەخنە دەڵی زیادی نییە؟ لە نمونەکەم پێ بزانین یەک شت پێشتر بە چەند بۆ ئێستا بە چەند نمونێ وێیاری ئەو وایەرە کامیان ئەو وارە ستەندەرانە ئەو پێشتر بە چەند بوو وارەشی ئەوها پێشتر بە $21 $21 بوو $21 بێسە $23 ینی $2 هاتۆتە سەر $2 ینی لە یەک تۆپ وایر $2 هاتۆتە زۆرە. کاڵەکانی ئەوە گران بوو یان هەرزان بوو؟ والله حتما کالا هەموو گرانە گران بوو هەموو بەتاکید تەسیری کردووە هەموو تەسیر دەکاری والله. باشە پێش ئەو ئیتفاقە بۆ نمونە ئەگەر نمونەیەکم پێ بدەیت بەرهەمێکی تۆ بە چەند بوو ئێستا چەندی هاتۆتە سەر؟ ئێستا مەسەلەن بۆن هەیە جملەی 8,000 لەگەرەوەی توانی پێم نیشان دەیت خۆ ئەخر ئێستا بە من ناتوانم کام لەو نەوانەی کە گران بوو بۆ نمونە ئەو بۆسە ئەوانی چکە ئەمە زیاتر لەگەر ئیشی خەلیج دەکەینەوەوانە خەلیج یعنی ئێستا گران بوو هەموو شتەکە $1 شتەگاتە سەری هەمووی کەوای زەرەر بوو ئیتفاق هەموو زەرە هیچی لە بەرژۆندی فەقیری نییە دڵنیا بە لەبەرژەوەندی نییە ئەبەت ینی ڕێککەوتنی هەولێر و بەغدا لەسەر خاڵەکانی گومرگی زەرەری ئێمە بوو هەر نەبە باشتر بوو نەبە ینی باشتر بوو پاشەوەی ڕێککەوتن لە نێوان هەولێر و بەغدا کرا تعریفەی گومرگی دیاری کرا ئەشیا تێناوە؟ من نەمێناوە نەتێناوە نەمێناوە بەڵێ تاوەکو ئێستا ئێستا نەمێناوە ئەشەی
لەبەرەوە ئێشای پێشترم لەسەر بوو عادەتەن ئێمەش ئەشیاکە تا تۆزێک شڕ نەکەین تۆزێکی لێ نەفرۆشین ئەشای نوێ نایەنین تێدەگەی لەبەرەوەی ئەشام نێنەوە یعنی ئێستا ئەشیاکەت بە نرخی قەدیم بە نرخی پار دەیفرۆشن بە نرخی پار ئارێ وڵا بە نرخی پار دەیفرۆشن باشە بە هەمان نرخ بەڵام ئێستا نرخی ناتۆتە سەر بە پێی گومرگەکە هەتا ئێستا من ئەشام نێنەوە بڵێ مەڵایی شتێکم هێنا بێ شتێکم هاویێتە سەرێ پار بازارت باشەیان بخۆی بازارەکە کەمە ینی بازارەکەمان وانە بوونەوە خواخۆمانە شتێک مشتێک بێ شتێکی بدەینەوە بیدینە بە نرخی پار خەریکە بازارەکە ساردەیانی لاوازە حتممە ئەگەر و نرخە شاتۆتە سەر کێشە نابێ بۆیەوە چۆن کێشە نابێ ئێمە لە مشتری وەری دەگرین عادەتەن تجار کە دێنێ ئێمە لە توجارەکە دەکڕینەوە کە توجارەکە چەندی مەسرف باوێتە سەر لێ ئێمە وەری دەگرێت ئەمەش نائیلا دەبێت لە مشتری وەری کەواتە گرام زۆربوونی گومرگ لە قازانجیەوە لە قازانجی فەقیر نییە قازانج فەقیر لە قازانجی فەقیر نییە وەڵێ یەکێک لەو هۆکارانەی کەوای کرد هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوتن ئیمزا بکە سەبارەت بە تعریفەی گومرجی دانانی خاڵێکی زۆری گومرجی بوو لە نێوان هەرێمی کوردستان و شەقامەکانی نێوان ناوەڕاست و باشووری عێراق بوو کە ڕۆژانە خەڵکێکی زۆر کامیۆن و لۆری لەم شێوەیە دەچوون بۆ ناوەڕاست و باشووری عێراق گومرگێکی زۆریان دانابوو. ئێستا بە پێی زانیاریەکان سەرڕای ئەوەی کە ڕێکەوتن هەیە لە نێوان هەولێر و بەغدا لەوەی دەبێ ئەم خاڵە گومرجیانە نەمینێ بەڵام شۆفێری لۆریەکان کامیۆنەکان ڕوبەڕووی گرفت بوونەتەوە کاک ئەلیاس کە یەکێکە لە خاوەن کۆگاکان کاڵا لە هەولێرەوە دەگوازێتەوە ناوەڕاست و باشووری بەغدا حەز دەکەم لە زمانی خۆیەوە باسێ و کێشەیە بکات ئێستا خاڵی گومرگی ماوە یان نەماوە ماوە یانمە کێشەمان هەیە لە سەیتەرەی کەرکوچی بەڕاستی کە داخی دەبی سیارەکان لا سيطرة كدوس جمرج الصفراء كون لوندر هر سيارة تقريبا $200 تشمانه $200 وردقري يعني باشا ولا إبراهيم خليل أو كالاي جمرك دكري ديسان أما نقليات داخلينا داخلي علاقة بإبراهيم خليل دانية يعني بخذ زاني أما استلام دكين الشيء داخلي هوليري يعني ده سيارة كدقات ويندر أو يعني ورقي جمرج إبراهيم خليل أما بيان دينكاك أما نقل داخلينا يعني ورقي جمرك إبراهيم خليل ماني بس أول شيء أنا كها داخل بها هم جمرك راه طبيعي إيه أو شيء شمانه أو ورقي زردك إبراهيم خليل بينا بي $200 يعني وصل تان دنيك $200 لا وصلنا ما بيوصل أول الجمرج الصفراء لا جمرج الصفراء جمرج الصفراء دقات خالص لخالص سونر هي ديسان سونر هي يعني من سيتارش باش سيارة شي زول برق ما بو كامل وصلي منافس إبراهيم خليل كامل بيان بو ديان قد نابي سيارة زول برق داخل نابي قلت له داخل نابي دري ممنوعة باشا تشي دكني أبو خوتان لو جمرجان درباز كان بباري همو بباري باري دي يعني من هر سيارة تقريبا سعر تلفون لو كنت دروج ما لخالص هاي السيارة مجبور $600-700 ماندا أو داخل ولا أمر هيدا اللي داخل نابي ما هو الزرر لي لك الزرر لا أما نجي مجبور أما لو $600 كيدم أما لسه مشتري زيادة مشتري لسر هاولاتي زيادة كواتب بغداد أو كيسة إطراف دوريك نخير تشيش كشمانة سيطرة الشعب لا سيطرة الشعب إيش عنا باري ولا قرر ليسان سي سيطرة هي أو سي سيطرة باري ولا سي سيطرة تاو قطوك على يقدر ما عدا سيطرات وهمي شوان كرادة وسطي رادو استخال أو تابعي جمرجية رادو وسطي دل منافس إبراهيم خليل كتصميم إبراهيم منافس إبراهيم خليل دكاي دل أو نقصانة تحويل أبو غريب الدكا كتحويل أبو غريب دكاي أو السر لنوية 16 جمرك دكلي يعني ناخو أمن يروج كابرا منافس إبراهيم خيم ده لقى قسم ده كده يقول هذا مكتوب بالكردي يقول بالكردي لا بيشتي عربي ده قلنا بعربي من قلت نشيله تبين بعربي منافس إبراهيم خليل بكردي طبع كلاه آخر 2 صفحة بعربي نسرايا هيئة منافذ الحدودية بس أو كان كرسوماته كان حمو بكردي نسرايا ضلي ناخوا عين دي سام بقارة ثاني هرمت أن نقول توكيش بقى حتى يستقز يعني والله من أبو نا والله إيش يزلوا برك دكا؟ أما لو بازار إيش كم بس إيش قايش كم قايش لا شيء قايش ده يعني لا تركيا
باشە گومرگ زیاد بۆ یان کەم بووە وڵا زیاد بووە ینی بازاڕیەوەی باش کردو یان خراپ کردو حتمما خراپی کردو خراپی کردووە ئەی گومرگ ینی شتەکان زیاد دێتە سەری فاتۆرە دێتە سەری وایە نا بەڵێ مثلا جاران مثلا گومرگمان نادا مثلا سامەزور کە گومرگ دێتە سەری فردێمە سەر هاوڵات وایە نا بازارەکەی سارد کردیە بازارەکە خۆی هەست ساردا سارترشی کردیە سارتری کردو تەبان بەس قایژیان هەموو کاڵایەک گومرجیاتۆتە سەر هەموو کاڵایەک هەمووی بەس پێڵاو مثلا قایش هەلبیسە جلی ژێرەوە ئەوانە زیاد گومرگ زیاد گومر ینی وای کردووە تەسیری لە بازاری ئەوەی کردووە باشە پێشتر ئەشیا لە هەولێرەوە دەچۆ باشوور و بەغدا و مووسڵ کەرکووک ئیتر ناوەندی بازرگانی بوو دوای ئەو ڕێکەوتنە لە نێوان هەولێر و بەغدا هەولێر وەکو ناوەندی بازرگانی ماوەتەوە نەخێر نەماوەتەوە برێونەری بەغدا بەخۆتر بوو هەر هەموو کاتێک لە ئێرکانە دەبڕێز هەموو کاتێک بەغدا بەخۆتر بوو لە هەولێر لە هەموو پارێزگاکان لەبەرەوەی بزنسمانی گەورەتری لێیە توانیان زیاترە پەیوەندی بە پارەی گومرگ نییە نەخێر هیچ پەیوەندی بە پارەی نیە کاڵایەک لە تورکیاوە بینیە هەولێر کاڵایەکیش لە تورکیاوە بیبیتە بەغدا یەک نرخە شەر نییە بەس ئەمە نابی هەر برین ئەوە کاریگەری هەیە لەسەر گرانبوونی کاڵاکان تو ئەگە بێ سەری بازارکەی کرێ دوکانەکان کارەساتە کرێ دوکانەکان گومرگ تاسیری نەکردووە دڵنیا بە تەسیر ناکە گومرگ دەڵی تاسیر ناکە کاکە تۆ دەڵی کاک بەختیارژەوە بۆ چوونی خۆیەتی من لە مێژە من سەفەر دەکەم هاتچووی دوبەی دەکەم تۆ تەمەشا حاوەکان گە چەنە هیناتۆ سەری ئەو شیان لە تورکیاوەمان دابەشی سەر کاڵاکێکی هەمووی حاویەک کەمی بەبەردەکەی بەڵام کرێکە زۆر تەسی لە سەبازە باشە ئێستا تۆ پێم لە قایشی تۆ لێرەوە دەچێتە بەغدا ئێستانی هیچ شتێک لێرە ناچێتە بەغدا هیچ ناچێت نەخێر کەوایە هەولێر تجارت هەولێر ئاوت بوو ینی ناوەندە بازرگانیەکە لێ سێنرا هەولێر ئەوەی تێتی لە ناو خۆمانە جاران لە بەسرا لە تکری لە قایم خەڵگە هات تجارەتێک لە هەولێر شتێ برد بەزستانیە کەساوە نەماوە نەخێرەوە تۆ لەگەڵ قسەکانی ئەوی وەکو کاسبکارێک هەولێر نەما وەکو ناوەندی بازرگانی وڵە بازارگاری ها کەس بووە تۆ چی شێک دەکەیت جملە لە چێن دەرێ دەینی سووریا و تورکیا لە سووریا و تورکیا ئێستا ناچێتە برین مووسڵ ئەگەر معمیل هەبێ دەڕوە ئەگەر معمیل تەلەفۆن بە ئیبراهیم خەلیل دێ ئەشاکان لا سووریا نا سووریا نا بەس مهم لە دەروا فیشخابور و ئەوە نەدە سووریا لەوێ دێ لەوێ دێ فیشخابور دێ باشە ئەو گومرگانە تاسیری کردووە ئێستا عێراق کۆنتترۆلی کردووە زیادە گەورە زیادە تاسیری بازاری کردووە توزە زیاد بووە دوای دانانی تاریفەی گومرجینێنەوە هەولێر و بەغدا بازارتان چۆنە بازارە بازارەکە موادەکان وەکی خۆیتی بەس لە ڕووی بازاری بازار سفرە بازاری ڕاستە بازاری جنوب زۆر خۆشترە بۆ منش نازم سێرم بەوەی دێتن لۆ بازاری وێ خۆشتر لۆ ئێرەوەیە لێرە ئەمانەت هەیە ئاسایشی هەموو شتێک بە قووەتە بەس بازار ئێرە سفرە هەمان نرخە لە بەجنوبەوە لەوێ هەرزانترە نرخی وێ هەرزانترە ئێستا سلێمانیش نرخی هەرزانترە مەوە لێرە لەوێ دێتن لە بۆ هەولێرێ لە ڕووی ئێستا برین تەلەڤیزۆنمانەیە لەوێ دێتن لە بۆ ئێرە لەوێ هەرزانترە هاوبەش نییە هاوبەش باشماخە ئیبراهیم خەلیل لە حاج عومەرانە هەمووی وەکیەکە هاوبەشە بەس لەوێندرا هەرزانترە ئەمە سێمان بۆ شتێ دێلۆ لەوێ هەرزانترە زۆر شت لەوێ هەرزانترە هەرزانترە زۆر شت لەوێ دێ ینی سەتانەوەتی موادمان ئێستا ئیمای شخصی خۆم ناوەندی بازرگانی بۆ ئێستا ئەوە نەماوە ئێستا لێرە ئەمە لەسەر بەیانی واتە ئێستا فتحم نەکرد هیچ نەمکرد هیچ یەکشت نەفرۆش یەکشت نەفرۆشت لە بەیانیەوە تا ئێستا ئەو ساعت چەند ئێستا تقریبا ساعت لۆ یەک دوو یێتم ئێستا لێرەوە ئەشا دەچێتە بەغدا دەچێتە شارەکانی باشووری عێراق دەڕوا بەس بەکەمی ناڵم بەکەمی دەڕوا وەکو جاران نییە پێشتر زۆر بە زۆری ئەو کاتێ ئەشا دەنێرن گومرگی لێ وەردەگیرێ لە ڕێگاکان بێگومان وەرگیری دیسان وەردەگیرێ ئێستا ڕۆژە چەند جەماعەتێکی خەڵکێران هاتن گومرجی زۆریان لێسان
بەپێی یەکێک لە خاڵەکانی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە تعریفەی گومرگی نابی پێداویستیەکانی ڕۆژانە گومرگی لێوەربگیرێت یاخود زیاد بکرێت لەوەی کە دیاری کراوە بەڵام بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستی ئێمەیە لە پێشوودا $80 لە بازرگانێک وەردەگیرەکە پێداویستەکانی ڕۆژانەی دەهێنا نێو هەرێمی کوردستان بۆ 1 تەن بەڵام بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەستی منە لە $80ەوە ئێستا بۆتە $180 بەڵگەنامەیەکی دیکە باس لەوە دەکات کە لە پێشوودا بۆ هەر کامیۆنێک کە داهاتە نێو هەرێمی کوردستان چەند تەنێک پێداویستی ڕۆژانەی دەهێنا هەرێمی کوردستان یەکێک لەو بەڵگەنامە لە بەردەستی مندایە لە پێشوودا $1200 وەرگیراوە بەڵام ئێستا پارەکە گەیشتۆتە $4993 واتە نزیکەی $5,000 جیاوازیەکان یەکجار زۆرن بەغدا یاری دەکات بە نرخی گومرگەکان لە بازرگانانی ناوەڕاست باشوور پارەوەرناگرێت چاوپۆشی لێ دەکات خزمێنە هەیە کەچی بازرگانانی فەقیری هەرێمی کوردستانیش چەقۆ تیژە لە سەریان پارەیەکی یەکجار زۆریان لێوەردەچێت. دەمەوێت بزانم پاشەوەی کە بەغدا و هەولێر ڕێککەوتنیان کرد تعریفەی گومرگیان ڕێکخست چی بەسەر بازارەکەیەوە هاتووە؟ بە شێوەیەکی زۆر کاریگەرێکی خراپی لەسەر کۆمپانیاکان خراپ زۆر خراپیش ئەویش یەکێک لە تعریفەکانی گومرجی ئەوە بوو پێداویستی ڕۆژانە گومرجیان لەسەر زیاد نەکرێت بەڵام بەرپرسانی گومرگی هەرێم دەڵێن جیاوازی نییە لە هەر شوێنێکی تری عێراق سنوور ئاشا داخلکرێ هاوشێوەی هەرێمی کوردستان خۆزیاوا بواە ئەگەر وا بواە کاریگەری لەسەر کۆمپانیاکانی هەرێمی کوردستان نەدەکرد هاوردەکارانی کوردستان زەرەدیان نەدەکرد بەڵام ئێستا ئەوە پێچەوانەیە بۆ نمونە سیارەیەکی ئەم گومرجی ئێمە ئەگەر ناتوانێت بە کەرکووکدا بڕوە ناتوانێت بە کەرکووکدا بڕوە زۆر بازی لەسەر دەکەن دیسان بازی لەسەر ئیتفاقەکە وایە بازم وەرنەگرنەوە بەڕێزی من هەموو ئەو شەریکانەی کە ئەشیا دێنن لە دەرەوە با بڕوە ناتوانێت سیارەکانی بە کەرکووک دامێنێت بە مەجبور دەبێ بڕاتەوە ڕێگای کۆیە ڕێگای بڵێن سماقۆڵی ڕێگا خراپەکان کە شوێنی بار هەڵگرنین بۆ نمونە سیارێک 35 تۆنی تێدای ڕێگاوبانەکانمان 35 تۆن نییە ینی ئەوە زۆر کاریە هیچ سیارێکی ژمارەی تورکیا ناتوانێت باشە سنووری باڵی هەیە خاڵی پشکنین زۆر هەیە هەیە بەڵێ هەیە پارە دەستین بەبێەوەی وەسڵ بدە ئێستا بەسەمبۆ منە فەرعم لە سلێمانی شێ ناتوانم مەشیەکان بە کەرکووک دابنێرم ئەوها بڕوە هەولێر وەکو ناوەندی بازرگانی نامێنیت زانی چۆن بەڕێزەکەم ئەوها بڕوە زۆر شەریکە احتیمال هەیە پەنا بۆ قاچاق بەرێت مەسەلەن لە خاڵە گومرگەکان پەنا بۆ شتێک ببا کە یاسایی نەبێت ئەگەر بە شێوەیەکی یاسایی بڕوات زۆر باشتر من بە شێوەیەکی یاسایی حەز دەکەمیش بکەم و ئاگام لێ کاریگەری لەسەر ئیشەکەم لەوانەیە دروست کرێ بەوەی بازێکی زۆر دەدەم بە شێوەیەکی ڕسمی دیکەم ناچاری پەنا بیتە بەرکاری قاچاق ئەگەر ئەوها بڕوە ئیشم نەبێنێ بە مەجبوری عنی ئەو کاتە یا دەبێ باز لە ئیشەکەم بێنم یا دەبێ مەسەن پەنا بۆ قاچاق بم هیوادارم حکوومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە بازرگانانی حکوومەتی داهاتووی کابینە داهاتوو سەرکەوتیشی بۆ دەخوازم بیر لەوە بکاتەوە لە معاناتی خەڵک تێبگات کار و ئیشی خەڵک زیاتر جوولە پێ بکات زیاتر ئابووریمان بەهێز بێتەوە لەبەرەوەی ئەم باجت ئێمە دەیدەین کە سوودی هیچیشی لێ نابینین خەڵکی هەرێمی کوردستان بەس باز دەدا و هیچ لە بازەکەش سوود نابینێت. کاک عەبدولقادر دوای ڕێخستنەوەی تعریفەی گومرگی وەکو دەبیندرێ بەشێکی زۆر لە کاسبکاران گلەییان هەیە دەڵێن نرخی کاڵاکانمان یەکجار زۆر بووە دارە ئاسنە شوشەواتە شەی ناوماڵە زۆر کاڵا ئێوە چی دەڵێن لەبارەی ئەمەوە؟ بەڕاستی فعلەن لە بازار نرخ شتومەک بە شێوەیەکی گشتی گران بووە بەڵام هۆکارەکەی ئەوەیە کەوا بەپێی دوایین ڕێککەوتی نێوان ئێمە و عێراق کە یەک لەو دەستگایانێک کە پێویست یەک بخرێتەوە مەسەلەی تعریفەی گومرجی بوو بۆ بوو لێژنە چاوبەشمان پێکینە لە نێوان ئێمە و عێراقەوە ئەو بابەتەیە لەبەرەوەی تعریفەی گومرجی جیاوازەش زۆر هەبوو لە بینی و عێراق ئێمە هەدەفەکەمان زیاتر تەسهیلی حرەکەتی تیجاری بوو لێ ڕسمی گومرجەکان یعنی کەمتر دانرا بوو لەلایەن عێراقەوە ڕسمی گومرجیان زیاتر دانابوو
ئەو بەوان بیدایەتی پێداگیریان لەسەوە کردکەوە بەس بەخۆیان ینی بەس تعریفەکەی وان بکرێتە بنەما ئەمەش ئەوە جیاواز بیرکردنەوەی ئەمەش پێمان باش بوو تعریفی مەبیتن لە کۆتایی ڕێککەتین لەسەر هەموو مادەکان وەکو برەی چارەسەری ناوەند بکەین وەک حل ئەو سەد کە لەبینی هەردوو لە ڕسمەکی گومرجی وەسەد دابنێن وەکوی وان زۆربی نەوەکو ئێمەش کەمبی ئێستا ئەوە بەو شێوە ئیتفاقمان کرد زیاتر لە 5,000 مادە کرایە بنەما ئەوە بوو لە لێژنە هاوبەشەکە هەردوو لە پەسەندیان کردو لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا ئەو پێناسە گومرجی کە پێناسەی وەسەد بوو نە تعریفە زۆرەکە عراقی جێبەجێکردن تعریفە کەمەکە ئێمە وەسەد کراو ئەوە بوو خۆشمان سەرپەرشتی ئامادەکردنەوە تعریفەمان کرد و ڕێکمان یەخست و ئێستا لە هەموو عراق لە ئیبراهیم خەلیل تاوەکو قەسرەوە جێبەجێ دەکرێت بەڵێ باش بەڵام ئێستا وەکو دەبینرێت تا ڕادەیەک یاری هەیە لە مەسەلەی نرخەکان بۆ نمونە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان ئیتفاقی کردووە بەڵام بە پێی زانیاری ئێمە لەگەڵ شۆفێران قسەمان کردووە خاوەن کامیۆنەکان دەڵێن لە نزیک بەغدا ینی خاڵی پشکنینی نایاسایی دانراوە پارەشمان نێوەردەگرن زۆر ڕاستە ئەمە بە پێی ئیتفاقیمە ئەو کۆمەڵە خاڵی پشکنینەکە دانراوە لە بینی و لە بینی عراق ئەوانە هەموو هەڵگیران لەو تاریخی کەمە تعریفەمان جێبەجێ کرد لە هەفتەی سێوە لەو تاریخ هەموو خاڵە پشکنەکان شەجیران بەڵام بە پێی و زانیارێمێ کرد بۆ مەدێتن لەسە بابەتە فعلەن لە زۆربەی دەواازەکان ئاسانکاریەکی زۆر دەکرێت دەواازەکانی عراق یعنی ئەوەش تەسیری هەبووە لەوەی کە حرەکەی تیجاری لە کوردستان هەتا ڕادەیەک بازرگانان بگوازنەوە لە بۆ دەواازەکانی سنووری عراق لەبەرەوەی لەوێ زیاتر ئاسانکاری و مەجای ئەوە هەیەکەوە هاوکاری خەکە بگرێتن لە هەمان کاتیشدا ئەو زانیارێنی کە لە بۆ مەشەیە بەو شێوەیە دەبینین نەک خاڵی ڕسمی بە شێوەیەکی فەرمینە بەڵام کەسانێک مەسەن وەکو مەفرەزە وەکو خاڵێکی کاتی دادەنێن ئەو بازرگانانێمە ئەو بارانەی کە لە کوردستانەوە دەڕوا ڕێژەیەک پاران لێوەردەگرن بەبێ ئەوەی زۆر داوامان کردێکەوە مسەمسەکێک یان وەستێک یا شتێک بدەن بەڵام بەداخەوە تا ئێستاکە هیچ مسەمسەکەیان نەدایە کە تاوەکو بتوانێمە بیکەینە وەرەقەیەک بەکاری بین لەگەر کەواتە پارەکە بۆ خەڵکانێک دەڕوا لە بەغدا بەبێ ئەوەی وەسڵ وەربگرێت لەبەر ئەمە هیچ وەستێکمان نادرێت بە تاکید یان ئەگە وەستێک بێمە دەزانین لەگەر گومرجی عراقیش قسەمان کرد دەڵێن ئەم مەفرەزان هیچ پەیوەندی بەمەوە نیە و ئەمەش دامان نەناوە ئەمە زەرەر نییە بۆ کوردستان ئەو بە تاکید تاسیری لە حرەکەتی جاری دەکات ئەو بارەکە دەڕوا لە بۆ شارەکانی ناوەڕاست عراق ئەو بابەتە ئەو مەبلەغە پارێک کە وەردەگیری ئەوەش دەخرێتە سەر کالاکە و ئەو کۆتاییەکەی ئەو کەسێکە بەکاری دێنی دەخێتە سەر ئەو بابەت باشە کاکە خاطر چی ڕوو دەدات پێشتر باسەوە دەکرات کە هەولێر ناوەندی بازرگانیە و داهاتوویەکی زۆر باشیشی هەیە ئێستا خەڵکێکی زۆر باسەوە دەکات یعنی ئامانجەکە هەولێرە خەریکە ناوەندە بازرگانیەکە لە هەولێر دەسەندرێتەوە تەنانەت بازرگانانی مەش ڕوو لە بەغدا و بەسڕا و شوێنەکانی دیکەی عراق بە تاکید ئەوە پێشتر ینی ئەمە تاکەشت کەمە وەل هەرمی کوردستان نەجاعەتی سیاسەتی گومرجی لە کوردستان ئەوە بووکەوە هەولێر و کوردستان بەگشتی و بە تایبەتی هەولێرش بووە وەکو منبعی دابشکردنی هەموو کاڵایەک لە بۆ شارەکەی ناوەڕاست و عراق ئەوەش وای کردبوو حکوومەتی عراقی زۆر بەو بابەتانی هەوڵی لەسەدەدا زۆر هەوڵی لە مەسائلی تعریفە و مەسائلی سەیتەراتەوە بەکاربێنی بۆی بەس ئەو ناوەندە بازرگانی کە لە هەرمی کوردستان هەیە وەکو بنکێکی دابشکردنی کاڵە لە بۆم عراق و هەتا لە وڵاتانی دەوروبەریش ئیش لەسەرکرا بەڵام لە کۆتایی کە ڕێککەتن لەسەرەوەی کەوا مەجموعە خاڵ ڕێککەوتن لە بینی لە بینی عراق یەک لە خاڵەکان یەخستنی تعریفەی گومرجی بوو ئێمە ناکرێت لەسەر موچەی متفق بین کە دەبی ماگانە موچەمان لەبۆ بێ بەڵام ئامادەنین لەسەر تعریفی متفق بین بۆیە موقفی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبی لە هەموو بوارەکەی یەک بیتن بەڵام سەبارەت بۆ بابەتێک کە هەتا چەند تاسیرەکە ئەو مەڵبەندە بازرگانی کە لە هەرێم و لە هەولێر هەیە دەڕاتەوە کوردستان دڕاتەوە بەغدا بە تاکید ئەمەش لەگەردانە لەوانەیە بەو ڕێژەوە نەبی یعنی یەکجار زۆربی بەڵام نسبەیەک بازرگانان گواسرانیەوە لە بۆ شارەکانی لە بۆ دەواازەکانی خوار و باشە بەڵام قازانجی ئێمە چیە لەو ڕێکەوتنە تو کاتێک کە لەگەر لایەنێک داستان دەکەی یان اتفاقات دەکرێت لەسەر بابەتێک نابیت تو بەس لە یەک جانب تەماشای قازانج بکەیت لەوانەیە لەو خاڵە ئێمە قازانجمان نەبیتن وەکو پێناسەی گومرجی بەڵام لە بیری ژمەکە تو ماگانە موچەی هەموو فەرمانبەران بۆ دێ تو ئەگەر ئەو موچەش ئەو لەو بوارە تۆ لایانی ئیجابی دەبی لەو اتفاقیە مە نابی هەمویان بە یەک جوانب دەبی هەموو 100% قازانج بکەن بۆیە دەبی هەندێک شتێک تەزیە بە هەندێک شتە لە پێناو بەرژەوەندی گشتی وڵاتەکە.
زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن ڕێککەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا لەسەر تعریفەی گومرگی قازانجی بە ئابووری کوردستان و کاسبکارانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان نەکردووە. لەگەڵ ئەوەش وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڕاستە ڕێکەوتنەکەمان لەگەڵ بەغدا لە قازانجی ئابووری کوردستان نەبووە، بەڵام بە شێوەیەکی دیکە قازانجی بۆ کوردستان هەبووە. لەوەی پێدانی ئەو بڕەپارەی کە لە ڕێگای ئەو گومرگەوە دەدرێت بە بەغدا، بەغداش ناچار دەکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکات و لە ڕێگایەوە موچەی فەرمانبەران دابین بکرێت. ڕێکەوتنەکە بۆ ئێستایە نایشارنەوە کە دەکرێت لە داهاتوودا گۆڕانکاری لە تەواوی ڕێکەوتنەکەش بکرێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.